گرفتی تەکنیکی وەرگێڕان لە کۆشکی ئەلیزێ پرێس کۆنفرانسی سەرۆکی فەرەنسا و سەرۆکوەزیرانی کوردستانی دەخولەکێک دواخست. ئیمانوێل ماکرۆن دەست بە قسە دەکات دەڵێ سوپاسی هاتنی نێچیرڤان بارزانی و قوبا تاڵەبانی دەکەم. بەڕاستی پێشمەرگە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە شکاندنی تیرۆر. دۆستایەتی گەلی فەرەنسا و کوردستان ڕیشەیەکی کۆنی هەیە. نێچیرڤان بارزانی و قوبا تاڵەبانی سەری بۆ ڕاوەشێنن بە زمانی جێستە زەردەخەنا ئاماژەی بەڵێ و تێگەیشتنی بۆ دەکەن کە تەواو دەبێ ماکرۆن سەیری هەردووکیان دەکا بۆ مانایی کوب و ڕاد لێبوو. نێچیرڤان بارزانی دەڵێ قسەکانە جوان بوون بەڵام هیچ تێنەگەیشتم. هێدفۆنەکان دانێن دەبێ بە گوڵمەس تیمی پرۆتۆکۆل و دەنگ هەوڵی خۆیان دەدەن بۆ چارەسەری گرفتەکە. ماکرۆن دەڵێ بەپێی پرۆتۆکۆلی ئەلیزێ دەبێ بە فەرەنسی قسە بکەم ئەرکی تیمی پرۆتۆکۆلە لە تەرجەمەی هەر زمانێک بۆ هەمووان ڕێکاری پێویست فراهەم بکە. دەڵێ تکایە هێدفۆنەکان بکەنەوە گوێتان ئەم جارە ئیشەکە تەرتیبە. دەست بە قسە دەکەنەوە دیسان کەس حاڵی نابێ لەبێ بەهارا هەرچی هەوڵ دەدەن فایدەی نییە. ماوەیەک هەر کەسە بە زمانی خۆی قسە دەکەن. جارێکی دیکە دەڵێن ئیشەکە حەل بوو. ماکرۆن بە سەرۆکوەزیران و جێگرەکەی دەڵێت تەواو بوو بەدڵی ئێوە ئێستا. هێدفۆن ئەم جارش قسە ناهێنێ. نێچیرڤان بارزانی بە ئینگلیزی دەڵێ ئەم گرفتە بە موتەرجمەکەی ئەمە چارەسەر دەبێت. عەلی دۆڵەمەری نوێنەری حکوومەت لە پاریس بە کوردی و فەرەنسی هەمووان لە یەک حاڵی دەکات. Si vous parlez, monsieur, allez-y, nous allons faire le... Vous aviez des traductions qui fonctionnaient les uns les autres? Je vais donc tout reprendre puisque personne n'a rien compris. Nous allons donc faire, qui sont journalistes et qui ne comprennent pas davantage le français. Donc il faut qu'il y ait une traduction. Non mais vous allez traduire en anglais. Écoutez, il me semble qu'on peut organiser quand même. Qui parle français, levez la main. Qui parle le kurde? Qui ne parle ni français ni kurde? Je sais plus.